بۆچی خورماش بەتایبەتی ڕوتەبەن جەنیە یعنی خورمایەکی تازە پێگەیشتوو کە ئەکەوێتە خوارەوە ئاویشی لەلایە ئێستا لە خەستەخانەکانە لە زۆر شوێن بۆ ئافرەتی زەیستان شەکراوی بۆ ئەگرنەوە ئەیدەنێ شەکراو یعنی هەم تاقەی حراریەکەی لە شەکرەکەەوە وەرەگرێ هەم سەوائلێکیش کە لە لەشیان نامێنە و کەمە بێتەوە دیسان بۆی ئەو شلەمەنیە زیاد کاتەوە ئاوەکەی ئەدەنێ ئاویش بەتەنیا نەبێ بۆی تەسیری تێ بکات بەڵکو بۆ یەکەم بە شەکراو بەڵام لێرە لە جێی شەکرەکە ڕوتەبەن جەنیە ئەم خورما تازە پێگەیشتووە ئەم خورما تازە پێگەیشتووە یەکەم استیفادەی چییە هەموو ئافرەتێک کە حەملێ بێ زیاتر تووشی قەبزیە بێ ئەم خورمایە هەموو ڕیشاڵەکانی لەشی نەرمەکاتە دووهەم هەموو ئافرەتێک کە سکیە بێ پاش سکدانانەکەی ماسوولکەکانی کشاون بۆیە پێویستی ئێستا لە تدریب بە ئافرەتی حاملە دوای مناڵبوون بۆی لەشی تێک نەچێ تەمارینی سوێدی بۆ دائنێن بۆی وردەوردە ئەو کەرشەی کە زیاد بووە ماسوولکەکان وردەوردە تەقەڵوسێکی پێ بکات زیاتر بێتەوە یەک خورما خواردنەکە لەوێ خورمای تازە کە ئافرەتی زەیستانەی خوا ماسوولکەکانی پێدێنێتەوە یەک ئەوە معجزەی قورئانە سلوبی قورئانە ئەنجا خواردنی خورماکەش کە ئاویشی لەگەڵە خوا نەرمتری ئەکاتەوە یارمەتی ئەو هۆرمۆن و گڵاندانە ئەدەن وەکو پەپسین و ڕەنین کە لەناو مەعیدەی ئینسانە هەن و وردە ترشەڵۆچێکن ئەرژەن بەسەر پارویەکە کە ئەیخوا بۆی وردە زیاتر هەڵمیکا و مەمیلەکانی بتوانن استفادە لێ بکەن وەری بگرن لێرەشا بۆیە فەرمێ وهزی ئیلەیکی بجذع النخلة تساقط عليك رطبا جنيا ئەنجا ئەو خورمایەش جۆری شەکرەکەش کە تایەتی شەکری کلوکۆزە فەرقی هەیە لەگەڵ ئەوەی کە شەکرەکە بە شەکری بخوا بۆ نەتیجە دوای تووشی شەکرەشی بکە ئەمەیان سریع هەزم سریعیش هەزم ترکرێ فكلي واشربي أمش هردوشي وكو شكراوة كواعي بيشي خو بشخوروا أو كزنة النشكية